لە هەولێر نەبراوە بەس لە سلێمانی لە ژێر زۆنی سەوزێکی تنیشمانی کوردستانە مان یەک و دوو سێمان لێ بڕاوە نیاناوەتەوە پێمان داواکاری ئێمە مافەکانمان خوراوە مافەکانمان پێشێل کراوە ئێمە خانشینین ئێمە هەر یەکێکمان بگریت بە لایانی کەمە 30 ساڵ خزمەتی هێزی پێشمەرگەوێکی تنیشمانی کوردستان و خەڵکی کوردستانمان کردووە خوێن و جان و ماڵ و مناڵشمان بەخشیوە لە پێناویە ئیزە کە خانشین بووین بۆ مافەکانمان بنێ کاکە ئێمەش داوایشی زیان ناکەین بەس مافەکانی خۆمانمان بنێ پاداشتەکانمان بنەوە دەرماڵی خێزانەکانمان بۆ سەرف بکەنەوە ژمارەتان چەندەیەوە؟ ژمارەی خانشینان لە 13 و 15000 کەسە بە جوندی و پێشمەرگە و ئەفسەر و ئیتر بە پێی پلە جیاوازەکان وەکو پاداشتی خانشینی لە هیچ شوێنێ خەرچ نەکراوە لە 2019 و وەستاوە بەڵام وەکو دەرماڵەی خێزان لە هەولێر نەبراوە بەس لە سلێمانی لە ژێر زۆنی سەوزێکی تنیشمانی کوردستانە مان یەک و دوو سێمان لێ بڕاوە نیاناوەتەوە پێمان کەسیش نازانێ بۆمان سەرفەکەن و یان نا وەڵامیان نەداونەتەوە؟ نەخێر نایەنەوە بێ وەڵامە داواکاریتان چییە؟ داواکاریمان گەڕانەوەی مافەکانمانە مافمان یەک داواکارەکانمان گەڕانەوەی مافەکانمانە بۆ خانشیانی هێزی پێشمەرگە هەڵوێستی دیکەتان چی دەبێت وەڵام نەدرێنەوە؟ وەڵای ئیتر هەڵوێستی کە بزانین ئەم جارە ئەگەر وەڵامیان ناینەوە لە موچەی داهاتوە شتێکی بۆیان گێڕاینەوە ئێمە دەستخۆشیان لێکەین مافی خۆشمانە پێویست ناکە دەستخۆشی لە حکوومەت بکەین کە ئێمە خزمەتمان کردووە بەڵام ئەگەر نیان پێمان مافەکانی بۆ نەگێڕانەوە دڵنیا بن هەڵوێستی ترمانە بێت